ئەو کەرتەن باش هاوڕێیان چۆنن؟ چۆنن؟ بەخێربێن هاوڕێیان لە قسە و باس لەسەر پەیوەندی پارتی و یەکێتی و داعش، پەیوەندی یەکێتی پارتی و داعش و بۆچ پارتی بڕیاری داوا تەقە نابی لە داعش بکرێت. دەنگم چۆنە هاوڕێیان؟ تخوا دەنگ چۆنە؟ دەنگمان چۆنە هاوڕێیان؟ ئەگەر زەحمەت نییە زۆر باشە کاک شێخ میران، زۆر باشە. ڕێز و سڵاومان هەیە هاوڕێیان. ئێستا هەندە قسە و باز لەسەر پەیوەندی پارتی و داعشەکەین. داعش پەیوەندی پارتی و یەکێتی و بۆ ماوەی هاوڕێیان داعش عەشر دەکا بڕواو کە 2014 وای نەکردیەوەی ئێستا لە کوردستان دەیکات. چێ وەرپرسە لۆوە دەکەن. بەخێر بێن هاوڕێیان. یەک دوو دەقە ڕادەوەستینە تا سەعات حەوت دوایان دە قسە و باز دەکەین لەسەر ئەو پیلانە جەهەنەمی پارتی و یەکێتی و چۆن کوڕی خەڵک بە کوشت دەدەن لۆگەمە سیاسەکانی خۆیان. بەخێر بێن هاوڕێیان. تکایە وەختی تەلەفۆن نییە. ببورن هاوڕێیان، ببورن هاوڕێیان. ببورن. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن. دنیایەک ڕێز و خۆشەویستیخوا هاوڕێیان هەندێشت پرەنسیبە. پرەنسیب یعنی یەکە کەت ئەوە تەلەفۆن قەتع دەکا دەبی تێبگەی کە ئەوە مەشغوڵە بۆیە قەتع دەکا. دووجار لەسەر یەک یان دوای 11 شەوەوە بڕوا بکەن. لەو ڕۆژانە تەلەفۆنم لۆ پاڤێل تاڵەبانی بوو کرد، کۆڵێت تەریق بوومەوە بە منیان گوت بەخەبەرە هەتا سەعات 2 شەوێ 11 شەو بووم کرد. گوتی کاکەەوە شەوە زۆر درەنگە و کەس تەلەفۆن لۆکەوە دەکا وتم ڕاستەکەی. یعنی بەندە شت هەیە پرەنسیبە پرەنسیبی ئینسان ناکرێت. ئەخر هەر بە خۆشمان ناژین وەڵڵا لەناو ئەو ماڵەی خەڵکێکەیە خێزانە منداڵە یعنی هەمووان بەخەبەر دێتن. جاریوە لە بیری دەچ دەنگ کسکەی بۆیە با قسەک پرەنسیبمان هەبیتن. هەموو کات جەرەس لێ نەدەین یان کە جەرەس لێدا ئێتر بزانە کە جوابی نەدراوە خەڵک شت و مەشغوڵ دەبێ ئیشی هەیە. هیوادارم ئەو شتانە ڕەچاو بکرێتن. خراپ نییە هاوڕێیان، ئەمە بەشێک لەو شتانە ڕەچاوکردنی ئەوەی بەرامبەریشە. خاستەن ئێستا بوویتە تەلەفۆنات بوویتە بەلاش هەرچی هەڵەستی تەلەفۆن دەکا یعنی جاری وا هیچی نییە بەس دەردە دڵە دەردە دڵ بەجددی ئاخر ئینسان وەختی نییە لەو خاستن لە ئەوروپای. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن. ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر وەیەش خاڵی کە هاوڕێیان تکایە هەر یەک هەرس تۆ درێت تەلەفۆنی مەسەلەن سیڤان بارزانین دێت، تەلەفۆنی پاڤێلم دێت، تەلەفۆنی مدیری ئاسایش کاکە وەڵڵاهی ئەخلاقیەن ئەمن ڕێم نادا تا سەر ئێسقان دژی ئەوانم. بەس هەنی لێ لای ئێمە تەلەفۆن دەدرێت یەکێک بەڕاستی پرسی پێ دەکرێت ناکرێ. ئێمە هەریەکێک هەر نایناسم ئەڵێ توو ڕەش دەبی ئەڵێ بۆ تەلەفۆنەکەم نادێ کاکە کو دەکرێ ئەمن تەلەفۆنی خەڵک بە کەیف خۆم تەوزیعەکەم. هەندە شت پرەنسیبە ئەگەر چەند ئێستا تەلەفۆنی هەموو مەسئولەکانم لایە بە زەحمەت بەدەست دەکەی بەس کاچ خۆ ناکرێت تەوزیع بکەم ئاوا بڵاو بکەمەوە. بەجددیمە ینی با قسەک پرەنسیبمانەوی پرەنسیب لە ژیان. ئێمە مۆدیرێکی جوانتر لەو دەسەڵاتەی فرێدەینە ناو خەڵک هاوڕێیان، مۆدیرێکی جوانتر لەو دەسەڵاتەی فرێدەینە ناو خەڵک.
ئەوڕێ ئێستا قسە و باز دەکەین بەس ئەلەوەی بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن سەرچاوی من ئەوڕێیان 2 هەفتە دەبێت کۆمەڵێک کارەساتی زۆر گەورە ڕووی لە کوردستان کردیە هەر لە خۆپیشاندانی خوێندکاران کە بێشەرمانە ئەو بەرپرسانە ئامادەنین هیچ داخوازێکیان لۆ جێبەجێ بکەن کات دەکوژن لە دروشمدان زیاتر وە خۆشبەختانە من ئەوەی زۆر دڵخۆشم ئەو نەوە خوێندکارە شۆڕژێڕە هەمان ئەو نەغمەی تێدایە کە لە هەشتاکان تەلەبەکان داهاتنە سەجادە کچ و کوڕ بە هەموو ئایدیەکانەوە ئاستی ڕۆشنبیریان زۆر بەرزە زۆر بێرن و لە هەموو دڵخۆشتر بڕوا بکەم زۆر بێتاقەت بوومە شاعیر و ئەدیبی کورد بەڵام لەنا ئەو نوخبەیە سێ شاعیرم دیت یعنی لە نەغمەی کاکە ئومێد ئەحمەدی ئەوەی هەولێرێ یعنی جەری بوێر شعرەکانیان وەڵڵا لە شعری عەبدوڵڵا پەشەوی بەقووەتر بی کەمتر نییە یعنی شعر جێگای دڵخۆشیە کە دەبینی ئەو نەوەیە شۆڕژێڕە لە مەیداندایە کچە کچ و کوڕ هەموو ئاسی ڕۆشنبیری بەرزە بزایدن هاوڕێیان ئەو تەتەوڕاتانەی ململانەی ئامۆزاکان کە پاڤل بڕوا بکەم مەیلم مەدەراندم خەبەرم لۆ بەجێشتێ وتی بکرم پاڤل دەمێ قسە لەگە بکەم جوابی نەدامەوە تەوانەوە حەقی بوو یعنی نامەوەندە زۆر باز بکەم بەڵام نامەم لۆ بەجێش وتم وەڵڵاهی 6 ساڵە بەرمەلا مستەفاوای نەکرێت تو دەیکی وەرە با قسە بکەین جواب ناداتەوە هاوڕێیان ڕەفزی کردیمەوە زایدەن هاوڕێیان هێرش بۆ سە گەرمیان منتیقەی گەرمیان ئەو ماوەی داعش دوێنە شەو لە قەرەچوو کردی بەس کاکە ئەو 4-5 جومی سەر ئەو منتیقەیە بکە بڕوا بکەن زۆر کارە ساتە ئەوەی ئێستاکە دەکرێتن یعنی لەوێش هەژنۆ پێشمەرگە و نکبەت شەهید بوون کە ئێستا دەینە سەرێ دوێنە شەوێ لە قەرەچووری کە چ ڕوویدایە و بۆچ ئەوە بووە و بەلەوەی بچمە سەرەوەی هاوڕان یەک ڕووکردنەوەی بچوو بدەم ئەمن ئەوڕۆ مەسەلەن ئەو تەلەفۆنەم لۆ سیروان بارزانی کرد هاوڕێیان دەمزانی ینی و تێمەگەنەوە ئەو تەلەفۆنان دەکەین زۆر تەکنیکی دەوێ یعنی ڕقەمی کە سڕی تێم دەگەی وە بە دیڕێکت لە بۆی بکە هەندێک کەسەیە دەبی ڕقەمی وڵاتی عەرەبی وەتسئاپ بەکاربینین بڕوا بکە وڵاتەکانی کە یعنی کاتی یعنی تەکنیکی دەوێ هەڵ ناگرن هەڵ ئەترسن ئەزانن تێدەکەون یان ئەوەتە پێیان خۆش نییە کە لەسەر قەپات دەکەن بۆیە من بە دیڕێکت لۆم کرد دیڕێکت مۆبیلەکەم لەکەم بوو ئەو خەڵکانەی لە سویدن ئەزانن تێلینور لێرە چەند شەریکەکەیە بە تێلینور کردم بڕوا بکەن 150 کڕۆین تێدا بوو دەکرد $20 یعنی کەچی نییە 5 دقە یەکەم گوتی تۆت یعنی تەسەورم ناکرد بۆیە نەمتانی قسەکانی هەموو پێ بڵێم و کابراشە خۆیەتی ینی ئەمە ڕۆژنامە نووسین کە پرسیاری لێکەین دەبی وەڵام دەداتەوە ئیتر دەبی واری پێ بدرێ خۆ نییە ئەمە دوام کەلتوری من ئەوە نییەم چالاکوانم ئەو مۆدیلە بم تۆ خائین تو خۆفرۆش شتانە لای من نییە تووشی بم پەیامی خۆمی پێدەگەێنم بە هەموو مەسئولەکان بەس قەت نایم جوێنی پێ بدەم ینی جوێن پێ برێم خێڕی هیچ پوچ ئەو شتانە ناپەس پێی دەڵێن دەست خائین ئەوە نا یازا مەوزوعەکە ئەوە بوو 5 دقە یەکەم یەک سەر بەڵانسی پارەتەوە بوو تەسەورم ناکرد تەسەورم دەکرد 15 دقەیە قسە بکەین بە خەتی کۆڤیکێ لای ئێمە ئەم زۆربەی کات بەو دەکەم دقەی بە 10 سانت 15 سانتە بەس لەبەر دەستم نەبوو بۆیە تەلەفۆنەکە پچرا نەمانتوانی پرسیارەکان تێکدری بگەین هەموو وەڵامەک بدەین و سیروان بارزانیش حەقی خۆیەتی هاوڕێیان وەڵامی خۆی دەدا سەرنجی خۆی دەدا کە هەندە زانیاری هەیە من ئەو لە زاریوی زانیتم یانە ئەوە تا ئێستا لۆمان بە دیارکەت ڕاست ناکە بەدایەوە دێمە سەر ئەو نوقتەی هاوڕێیان هەفتەکەی تر 2 هەفتەیە لە گەرمیان یەکەم جار داعش دەستی پێ کرد بڕوا بکەن هەموو گەمەی سیاسیە بەپێی ئەو زانیاریانە 2 مانگ لەمەوبەر تەقریبەن ئەگە بێتە بیرتان داعش شورتەیەکی کوشت شورتە ناوی جێگر بوو برای ئەو توانایە کە کاوە گەرمیانی شەهید کردیە برای ئەو کەسەیە کە کاوە گەرمیانی شەهید کردیە تا ئەن هاتبوو داعش لە منتیقەیەک لە گەرمیان هاوڕێیان دەنگم چۆنە تخوا دەنگم چۆنە چکۆ من
ئەگەر بەس یەکێک ئەوە بنووسی ئەگەر یەک کەس ئەوە بنووسی نازانم لای من ڕاوەستایە ئۆکەی دەنگ باشە هاوڕێیان وەنیە باشە هاوڕێ سپاس هاوڕێیان تقریبا مانگ نیوە دوو مانگ لەمەوە بەر بیرتانە داعشات لە گەرمیان لە شوێنە کە پێی دەگوتری شوێن نازەم ئەوەی خالید گەرمیانی ئەڵێن یعنی گەلێک نزیکە لە ناو کفری و ئەو شوێنە قەت داعش نایگاتێ کەمین دادەنێتەوە یەک کەس دەگرن دەیکوژن ناوی جێگرە برای توانایە ئەو کەسێک کە کاوە گەرمیانی شەید کردیە بۆ زانیاریدان بۆ ئەویان شەید کرد دوای ئەوە کەسش کە شات بوو وەی زانی بوو دامی سیارەی ئەویشان یەک کوشت بوو کوڕەکەشیان بریندار کرد بوو دیارە جم و جۆڵی کرێگەنا دەیان کەسیت کە بەو ڕێیدا تێپەڕی بوو قسەیان لەگە نەکرد بوو لەبەر ئەوەی ئەو جێگرا قسەی کردیە گوتتی ئەوانە ینی بە ئێمەیان گوت توانای برام چەند مانگێک دەچیژێ بەردەدرێ کەچی بەریان نەدایە قسە دەکەی و بەڵگە هەیە ئەستاکە کە ئەو توانایە بەنمونە ینی تواناژە زیندان بێت تاقەت بۆ لەسەر ئەوەی بۆیە هەڵسان انتقامێک لە توانە لەبەر قسەی کردێ گوتیە من هێنیەکان دەدرچێنم جێگریان کوشت بە داعش و دەرێن لە سەیتێرەکەش تاکی دەسەر ئەو ناوی جێگر کرایتەوە کە ئەو جێگری یعنی بەس داعش هاتێ کەمینی دانایتەوە بەس ئەوی کوشتیە لەگەر کەسەک و یەکەش کە بڕن نوانەی گەرمیان پرسن دوای ئەو ڕۆیە ئەنی سەیرە و 4 ڕۆژ لەمەوبەر بوو 5 بوو دیسان لە هەمەرەك درایە دەڵێن ئەو هەمەرە گوایە بۆمبی چێندراوی لۆ کرا بەس پێشمەرگەکانی چوونە سەریان گولەیان لێدرایە و بەو ڕێدا چوونە بەو ڕێ گەڕاینەوە سەیرە یعنی هۆی چی هاوڕێ بزانە ئەوە جێگر لەولایە لەبەرەوەی برای توانای بوو گوتینی هێنیەکان باز دەکەم لەولایە بەرپرسی پێرێ بەرپرسی کفری هێزەکانی کفری یەکێتی کە ناوی تاها تیمارە دەریان کرد لەبەرەوەی سەر بە لاهوری بوو دەریان کرد تاها تیمار بڕۆم بپرسن بزانە وتیان وڵاتون مقەسەری ئەی هاوار مقەسەری 16 ئۆکتۆبەر ئەو هەموو شکستە کرا نیوەی ئەو یەک کەس نەپاڤێر نە لاهور نە بەرپرسێکی عەسکەری نەسزادرا لە شنگاڵی هەماش کەس نەگرا وەڵا تاها تیماریان دەرکردیە پێرێ وتیان ئەتوو مقەسەری لە بەرامبەرەوەی بڕۆ پرسنە خەڵکی کفری تا چییە ڕسمەکی خۆی لەگەر پاڤێلی بڵاو کردیتەوە ئەو عوسمانەکە شازانم بەرات چی لایە عوسمانەکەی ئەنی مەسەلەن ئێستا بوویتە حاڵەتێک ئەبە و گەمانە تەسفیە ئیساباتی خۆیان دەکەن تەسفیە ئیساباتی خۆیانی پێ دەکەن داعش چی هاوڕێیان داعش بەعسیەکانن داعش خەڵکی پارتی وێچێتی لە ناویاندا هەیە مەرج نییە داعش دروستکراوی پارتی وێچێتی بی یان ئەمریکابی بەڵام هەرێکە قوتبی خۆی دەخستە ناوێ چۆن بەعس پارتی وێچێتی دەیان کادیر و بەرپرسی سەربازی وەکو مستەفا چاوڕەشیان کڕی بوو وەکو واسۆ ئەڵمانی وەکو سەعدی پیرا نهێنیەکان و جەرائیمیان دەکرد هەیە لە شەڕی ناوەخۆ جەریمەی زۆر کردیا بەنمونە ئەمە لە شەڕی ناوەخۆ گولیان لێدان کەسێک لەیدان گوتیان ناوی زەیتۆ بوو سەر بە مخابەرات بووە سەر بە مخابر بۆی شەڕەکە تیربی یعنی پیاوی خۆیان هەیە لە ناوانە دێن ئەو تاوانانە دەکەن بە ناوی داعشش ڕادەگەێنن بەس خۆ داعش یعنی هەیە لینچی هەیە لەگە پارتی وێچێتی و پارتی وێچێتی لینچی زۆریان هەیە و ئێستا داعش بوویتە کارتەچی گەورەترین کارتی سیاسی پارتی وێچێتی لۆ ساباتی خۆیان لۆ ململانێ لە هەمووی گرنگتر هاوڕێیان 15 مانگ هەمومان دەزانین بڕیارە ئەمریکا هێزە شەڕکەرەکانی بکشێتەوە ئەوانە دەبی بێن جۆوەک دروست بکەن بڵێ بابەوە زۆر خەتەرە داعش خەتەرە دەبی بمینێنەوە ئەگەر ئەنگۆ بڕۆن ئەوە دەبیتن ئەوە کۆوەکان هاوڕێیان بە هەندێک نمونە بیننەوە هەمووانەی لە بیریانە لە 74 کە حکومەت و هەفتایان 74 مەشهورە پێشمەرگە پارتی لەگەڵ حکومەتی بە ئەستەنسیقی کرد جاشەکان لێیان قەومە دەیانگۆ جاشەکان تەقەیان بە حکومەتی وەدەنا بە خۆیان هەتا بڵێ پێشمەرگە مایە ژیتەمەکەیە لە کوردستان پۆز لە قائیدەگە کرا ژیتەم
ئەیگوت کە وەزع هەیە وردەبەوە جەنرالەکانی تورک بەخۆیان تەقەیان دەکرد بە ناوی پەکەکەی دایانگۆ لە بەرەوش بازاری جەنەڕاڵ بازاری سەربازی لە شەردایە کە شەڕ نەمینێوان وەزعیان خراپ دەبی لە 2003 بیرتانە پارتیەکێتی کرک و باڵیان کرا من باشم لەبیرە خەبەر دەهات دەیانگوت بن مەسیفی سەیتەرەیان پێهەرگیرایە کە دەسەڵاتی پارتیەکێتی زنمە حەسا پارتی لەگەڵ یەکێتی بە تایبەتی پارتی دامی حزبی بەعس و قاعیدە ئەوانەیان کرد زندیان کردنەوە لۆ بە ئیتر ئەمریکایشی پێیان بوو ئەتو هاوڕێیان یعنی ئەتو تورکیا ئێران سووریا دیتان تورکیا چەند گرۆپی تیرۆریستی قاعیدەی سووریا سەر بە تورکیا بوو ئەنسار ئەو باڵەی هەر بە تەواوەتی بە ئاشکرا و خودی ئەمریکاش باڵی خۆی هەیە وەکو ساڵح موسلیم گوتی زارەک ساڵح موسلیم هاوڕێیان زارە گوتی ئێران داعشی خۆی هەیە تورکیای خۆی هەیە سووریایی خۆی هەیە ئەمریکای خۆی هەیە هەموو هەیتیان پیاوی خۆیان لە ناویانە بەرپرسیان هەیە تەمویلیان دەکەن و داعشیش ڕەنگیان دێجار بزانیت هەر ئیستیفادە لێ دەکەن ئیتر بوویتە کات ئێستاکە بۆ ئەوەی مەسرور بارزانی بڵێ کاکە ئەو زەختەی لەسەر من دەکەن لەسەر زیندانیانی بادینان لەسەر کرا ئەو زەختەی لەسەر بیلاڕوسیا لەسەری کرا ئەو پرۆتستۆیە گەورەی نییە دەوڵەتیە و ئەو خۆپیشاندانی خوێنکاران و تیرۆری عەقیدەک ئەوە هەمێکێتی هەستا بە داعش هەموو خشتی لەبیر خەڵک بردەوە هەم پارتی چێ ئاگای لە بیلاڕوسیا ما چێ ئاگای لە ناڕزایەتەکان ما و ترسی گەورەیان لەوەیە دەبی وڵاتە هاوپەیمانەکان بمینێتەوە چۆن دەبی ببینێتەوە دەبی داعش زندیکەنەوە دەبی داعش بەهێز بکەن بڵێن کاکە داعشەیە ئەوە مەڕۆن چکو ئەوان لەوەی قازانجێکی گەرەک زۆر دەکەن ئەزانن پیاوی دەوڵەت نین پیاوی ئیدارەی وڵات نین ئێ هەڵدەسن داعش زندی دەکەنەوە هاوڕێیان زۆر کەسەیە بڕوا ناکە بە مەبدەئم یعنی من کە قسە دەکەم مەسەلەکە ویژدانیە نەوەک مەسەلەکە قیم کە سیاسەت بووە قیم ڕق لە بەرامبەر دەسەڵاتیش بەتاڵ دەبی لە فکر لە مەبادە ئینسان ئیش دەکە یعنی من ململانێش دەکەین ئەو تەلەفۆنانەش دەکەم دەمێ ئەو پەیامانەی هەمانە ببینە ناو ماڵی مەسئولەکان ڕوبەڕوو پێیان بڵێن ئێمە ئەوە تێڕوانینمانە لەسەرتان ئەوە تێڕوانینمانە لەسەرتان و ئێوە هیچ مقدساتان نییە بەشەرەکن وەکو هەموو ئینسانەکان بێ بە تەلەفۆنەکانیش ڕوبەڕوو وەکو ئەوڕۆ بە سیروان بارزانیم گوت تو ئینسانێکی فاشلی پێم گوت کە تۆ ئەمرت کردیە نابی خەڵک ئەوە بکرێ هاوڕێیان بڕوان پێ بکە بڕۆن بپرسن وەلەو ماوەی ڕابردوو ئەگەر یەک پێشمەگە تەقی بە داعش وە نابی پێش ببورن ئەگەر پێشمەرگە یەک تەقەی ئەگەر چەکداری پارتیوێکێتی یەک تەقەیان بە داعش وە نابی ئەوامریان هەیە فەقیرانە یعنی مەزەن ئێستاکە من ئەوڕۆ خەبەرم زانی باش هەشت پێشمەرگە و برای یەکێک لەو شەیدانەی سێ شەیدەکەی ئەڵێ چەکدارەکان هیچ تەقەیان نەکرد ئێ بەس ئەو پێشمەرگەکان باس دەدێ ئەوامرمان هەیە لە بۆمان نەبوو هیچ تەقە بکەین ئەوامر هەیە ئەوامر یعنی ئەوامر هەیە بڕوا بکەن چەکداری پارتیوێکێتی بە منی گوتێ وتی گریان ئەلێرەمان بووە لەبەر چاویمە حکوومەتی عێراق بە تەیارە لە داعشیدا بریندارەکان بە مین و بوس بردراینە کە ئەو چەکدارانە خزم و هاوڕێی ئێمەیان شەهید کردیە بە ئێمەیان گوتێ سەنگەرەکان چۆرکەن بڕۆنە ئەو لای لەبەر چاومان هەمووانیان بردیە 6-7 مانگ لەمەوبەر وەڵا ڕەنگی 8 مانگێک بی تەحەدا دەکەم وتی چوینە شوێنی داعشەکان هەموو شتانەی وەکو کەبابی ئەبوو شەهاب و خواردن و خۆراکی لە هەولێرێ دەڕوا لە بۆیان لەوێن دەرکەوتیە لەبەر چاوی ئەوە بڕۆ ئەوە پێشمەرگە و چەکداری پارتی بوو پارتی یعنی نەوەک بڵێ وەک کاک فەیسەڵ سیان یەکێتیەوە لە ململانێ بەنمونە و کاک فەیسەڵیش زۆر ڕاست دەکات فەعلەن پارتی ڕێگا نادا ئەوامر هەیە و نەگەیستە هاوڕێیان بڕوان پێ بکەن من 2014 مانجی سێ بوو خزمێکمان شەهید بوو ئەو عەلی حوسێن و نەوزاد هادیە چوونە ماڵیان وتی ئێمە لەگە داعش قسەی خۆمان دەکەین هێشتا شەنگال و موگرتنی مووسڵ نەبوو ئەمە ڕێکەوتنمان هەیە کە نابی تەقە لە یەکتر بکرێ چۆن خەڵکیمەیان کوشتیە ئەوە 2014
و هەمومان لە بیرمانە کە مەسعود بارزانی و سیلڤان بارزانی بە شانازیەوە لە دوای گرتنی مووسڵ ئێستا ئێمە لەگەر وڵاتێک بووینە دراوسێ 1050 کیلۆمەتری لەبەردەستایە بە ئاشکراوەیان دەگوت بەڵام پارتی بە تەواوەتی ئەمە خەڵکی هەولێرم لەو ڕوانگەوە دەزانم بە پێی ئەو زانیاریانە و یەکێتیش ئەو ماوەی دۆکو گوتم داعشەکانی خەتمایلەکانی خۆی بەکارهێنا لە تەسویع حیساباتی دەرکردنی خەڵک کوشتن ئەوکەوەی جێگریان کرد کە بەتەما بوو نهێنیەکانی شەید کاوەگەرنانی باز بکات یعنی لە 2014ەوە و پارتی مەسعود بارزانی بەخۆی چەندین جار ئەگە بێتە بریتەندێرە سەرمان لەوەی سوڕمان لەوە داعش لە گرتنی بەغدا کشاوە لە بۆ هەولێرێ اتفاقیان هەبوو کاکە خۆ بەڵگەنامە بڵاو کراوە هەمومان لە بیرمانە تجارەتیان لەگە داعش لەو پەڕی بێ شەرەفی بوو کێ گیرە چار پێنج کساق تەنچی گیرە فەقیرانە لەلعلم کوڕی مەسعود بارزانی مەنسوور بە سەدان پیکەری برد بوو دەیان مەسئولی پارتی وێچێتی تجارەتیان لەگە داعش کردیە بە ئاشکرا لەولاش بە هەزاران کوڕی هەژاریان بەکوشتە ئەوەی دوێنێ شاوڕێن ئەوەی دوێنێ شەڕی خدر دیزەی کە من ئەنی دایکم خەڵکی وێن دەرە دایکم لە دایکبووی وێن دەرە و هەمویان دەناسین ئەو خەڵکەی وێن دەر چکو گوندەکە 20 ماڵە و ئەو خێڵەی من لێی ئەوەمە چەند زۆر قەرەبارەخ نین یانی حشێتەکی گەورە نین هەموو یەکتر دەناسین و گوندەکەش دەزانین چۆنە و لە چێکەتیە داعش چەندین جاری کات یعنی لەو چای قەرچووغی سوورایەوە هەر ئەو ڕائیدە شەهید بوو بڕواب کە لای برادەرێک گوتبی ئەی هاوار 200 مەتر داعش لێمان دوورە لە بۆمان نییە تەقەی لێ بکەین بەڵێ کا غازیسیان ئەو ئیش بە ئاشکرا ینی لە ناو دەستینان کە پارتی تەنسیقی هەیە و ڕێنادا تەنسیقی هەیە و ڕێنادا کە من ئێستا زانیاری کەشەیە باز دەکەم هاوڕێیان زانیاری کەشەیە جگە لەوەی کاک غازی کە دەستی خۆش بیت دەبۆ باسکردن ئەمە خەڵکی ئەو منتیقەی کو دەکرێت ئەوها خەڵکی ئەو منتیقەی قەتل و عام بکرێتن و داعش بەکەیف خۆی تەڕاتێن بکرێتن تێیدا کوڕی خەڵک بە کوش بدەن چیە لۆگەمەی سیاسی خۆیان دەبی قسە بکە خەڵکی ئەو منتیقەیە قسە بکە ئەو کەسەی کە ئەو ژنە بەتەمە ژنەداچی ئەو سێ شەهیدەی لە خۆی چتەڵێ ئەوە ئارەزووی خۆیەتی غەدریان کرد ئەو بنەماڵەیە و قسانەیان کرد تەعاتفی هەموو خەڵکیان لە خۆ وەرگرتەوە لۆ ڕازیکردنی پارتی بەخۆشیان پارتی ناوڕێن بۆ زانیاریت موختاری گوندەکەی ئەو ماڵە بوو موختاری گوندی خدرزیزە دەڵێن ئەو ماڵەدا پارتین بەخۆیان زۆربەی لە ئەوەی ما پارتیە خێڵەکەی ئێمە پارتین بەڵام یعنی ئەندە شتێکا کە سێ جەرگت ڕۆی سبەی دووز بەجە تو دەڕۆی لە مەسعود بارزانی نەڕۆیە کە ئامادەکە لە کە بنەماڵەی جەلال تاڵەبانی مەسعود بارزانی بنەماڵەی نەوشیروان مستەفا بە هەر سێ بنەماڵە یەک کەسی برینداریشیان نییە باشە بۆ خەڵکە ینی کوڕی خۆتان ینی کە گەورە دەبی تا گەورەی دەکەین هەمومان باوچین بە چه عەزاب و ئازارێک ئەمە بە فەقیری ئەمن گەورە بوومە بەس کوڕی من بە فەقیری گەورە نەبووە لە وڵاتی سوید دەستی لەگە گرتیمە باشە بۆ لێ دەگەڕێت سێ کوڕ بە یەک زاری بڕوا و سوڕیش بزانن داعش لەو منتیقەیە بە کەیف خۆی تەڕاتێن دەکات و بڕۆن هاوڕێیان تەحەدا دەکەم لە هەموو بەرپرسە سەربازەکانی پارتی بپرسن لەو منتیقەیە من ئەوەی دەزانم نازانم لە گەرمیان ئەگەر لە بۆیان هەبی یەک داعشیان کوشتبی و هەمویان لە سێ منتیقەن هاوڕێیان داعش لە سێ ئەشکەفتیە بە ئاشکرا ئەوە ڕاز ناکە سیروان بارزانی بە تونێلی هاتیە هاوڕێیان لە ئازیکەندە کە پایتەختی ئەو خێڵەی ئێمەیە ئەشکەفتە چی لێ لەوێن دەرخۆیان شارتەوە لە قەڵای سۆرانن قەلاتە سۆران و لە عەلیە ڕەشن سێ ئەشکەوتە لەو سێ ئەشکەوتەنە 200 مەتریش لە هێزە چەکدارەکانی پارتی دوورن سێ ئەشکەفتە لەو سێ ئەشکەفتەدا هەر ئەوها کە چێ تەمویلیان دەکا کو دەتوان بەکەیف خۆیان بەناوە و منتیقانەی دابسوڕێنەوە هاوڕێنەوە پرسیار ناکەن لۆ دوو مەعمەل چیمەنتۆ هەیە کە کۆمپانیای کاری نێچیروان بارزانێ بزانە قەت دەستی لێ دەدەن کۆمپانیای کار کە ئەوە لە کن نزیک بازاڕگەیە کۆمپانیای کارە مەعمەل چیمەنتۆ بزانە قەت دەست بیرە نەفتە چی دەدەن
يخو ئەوەی خورمەڵەی لەوێندەرە ئەگە کاک سیروان بارزانانی ئەگەر ئەوان وابن ئەوان ئەگە داعش زڵدینگۆ بن دوو تەقەی لە خورمەڵەی دەکە بە قوربان دوو تەقەی بە خورمەڵەی وەدەنێ کە 135 نەفتی کوردستانی لێیە باشتر بۆ نایە دوو تەقە بە نەفتوە بنێ بۆ نایە تەقە بە کارگەی چیمەنتۆوە بنێ باشە داعش ئەوەندە گەشەی کردێ لەو دیسان سەر لە نوێوە شەریکەش کە کارگەی چیمەنتۆی لەو بەرەی گردەڕەشەی دادنێن مەعمەل چیمەنتۆیەک لە گردەشینەی بەدەستە ڕاست وا دروست دەکات لە مقابلی ئەوی وازەم ئەوەی مەسرور بارزانانی مەسعود و نێسیر مەسرور و نێتی ئەوان چیان هەبی ئەو دەبیتکەوە ئێستا نێسیر مەعمەل گەچێکی هەیە لە نزیک مەخمور و دیبەگەی ئیتر مەسروریش وا خەریکە مەعمەل چیمەنتۆیەکی لەوێندا دادەنێتن ئێگە داعش لە بن چیا قەرەچووغی ئەو هەموو بارەگای هەیە بۆ دەچن اقتصادی خۆتان دەخەنە وێندەر بۆ داعش نایە لە کارگەی چیمەنتۆ بدا لە نەفتتان بدا کورە لە زەربەیەکی اقتصادیتان لێ بدا زەربەیەکی هاوڕێیان تکایە نەنامە نە ئەوە تکایە چی برایانە وەڵڵاهی ئەوە هەژنۆ نامە و دوسێت ئەو بۆ خۆتان دیتان تکایە ئەو پێنج شەش ئەو نیو سەعاتەی بوار هەیە قسە دەکەم هەندێک زانیاری هەیە ئەجێ ئەنی داعش لە سێ ئەشکەفتە ئەو بەبەر چاوی پێشمەرگە خۆ ڕسم هەیە چەند کەس ڕسمەکانی داعشەکانی بڵاو کردەوە ئەو پێشمەرگەیەنە فەقیرانە لە بۆشیان هەیە تەسویر بکەم بۆ زانێ ئەم بەو پێشمەرگەم گوت کە چەند مانگ لەوە وتم باشەوە تەسویر نەکورد گوتی لە بۆمان نییە مۆبیلیش ببین ئەو هە تەقەیودیان لەسەرە تەحەدای سیروان بارزانی دەکەم ئەگەر ئەوامر نەبی پێشم گوت ئەو ڕۆبۆت بیرتانی دوو جاریش تاکیدم کردەوە دەی ئەگەر پێشمەرگەی نەکبەت لە بۆی هەبی تەقە لە داعش ئەو زۆر کارە ساتە لەعلم داعش هیچ وجدانی نییە هیچ زەمیری نییە هیچ ڕێککەوتنیش نازانی کۆنیش پارتی ڕێککەوتنی لەگەر کردبوو لێی بایداوە چوو هەمووی گرت ئەو لە بەغدایە ڕاکشاوە هات هەولێریان گرت دوێنش خۆ بۆ زانیاریتان هاوڕێیان قەزەی دوێنەی ئەو گوندەی ئەوەیە من زانیتم داعش هاتە ناو گوندی خدرجیزەی بە کەیف خۆی هەش پێشمەرگە لە مزگەوتەکەی هەبووە تەقەیان لێ نەکردینە لەبەرەوەی پێشمەرگەی گوتی گیان ئەوامرمان نییە تەقەیان لێ بکەین داعشەکانیش بە پێشیاندا تێپەڕینە لە مزگەوتەکەی خدرجیزە بوونە لە مزگەوتەکەی خدرجیزە بوونە داعش هەش پێشمەرگە بە چەکەوە لەوێندەر بوونە لە بۆیان نەبووە قسە بکەن هاتینە بەکن ئەو ماڵی داتنە کە دەڵێن ئەو ماڵە مختاری ئەوەنە پێش زارش کەش ئەو ماڵە تەقەیان لە داعش کردبوو کە بەوێ تێپەڕینە تەقەیان لێ کردینە داعشەکان لێیانداینەوە بە RPG لێیاندایە لە پێشمەرگەکانیشاندایە ئەوجە داعشەوە بووە یعنی چەند زاریت کە بەناو خدرجەی هاتی چی ئەوە بوونە نە پێشمەرگە قسانەکردن نە ئەوانە خەڵکەکە و هەر ئەو ماڵە نییە بۆ زانێ 20 ماڵ لە ناو خدرجەی هەیە 20 ماڵ لە ناو خدرجەی هەیە زیاتری لێیە چەکدارەکانی پێشمەرگە گوتیان لە بۆمان نەبووە تەقەیان لێ بکەین باشە لۆ لە بۆی نییە داعش ئەو داعشە درڕندا بێتە ناو ماڵت بەکەیف خۆی بێ و بسوڕێتەوە لۆ لە بۆیان نەبی تەقەی لێ بکەن ئەو عەقدە چییە بۆ دەبێ کوڕی فەقیر ئەوها شەهید بکرێتن ئەوە داعش ئەدر لەو لایە و پێشش پێشمەرگەیە نەکبەتە هاتبوون ئەوە ڕاستە کەتبنە ناو کەمینی لێیان دابوون بە برینداری شەیدیان کردن ئاوڕیان چوونە سەریان بۆ زانیاریتە ئەوەی سیروان بارزانی باسی کرد ئەلەوەی ڕاست دەکە بە کەمینی هاتینە ئەوان ئەوەی کامیرەی حەرارەی ئەوەیان پێەیە کە من سەباز ئەوەش دەکەم لێیان دانە دویان شەهید بۆ سێکرد کە بە برینداری بە ڤیدیۆشیان کردی داعشەکان لە پەیجەکانی خۆیان بڵاویان کردیتەوە باشە بۆ کوڕی کورتوای لێ بکرێ سێ کەس لە یەک ماڵی شەهید بێت بەناو گوندا بێ و بڕوە گەورەترین دوژمن لەسەر چه ئەساسێک ئەو ڕێککەوت نەکرایە کە نابی تەقە لە داعش بکرێ باشە من ڕاز ناکەم بڕۆ تاریخی ئەو ساڵی بڕۆ لە خەڵکی مەخموری بپرسن بڕۆ لە خەڵکی دیبەگە و ئەو گوندانە بپرسن بزانە قەت یەک داعش ژیرایە و کوژایە لە ماوەی ئەو چەند مانگەی یەک داعش ژیرایە و کوژایە ئەو ڕێککەوتنە سە ئەساسە کرایە ئەگە داعش وا درڕندەیە باشە ئەو وێنەی پیشان دەدەن باشە بۆ دوو کەس داعشتان نەگرتیە لە ماوەی ئەوەی ڕاستە هاوڕێیان لە هەولێر هەیە بەس لە سلێمانی هەنا بەڵام
ئەوەتە بڕۆ بپرسن بزانە چەند شەڕ لەگە داعش کرا لەلایەن ئەوە بەڵام لۆ 2 هەفتەی زیاد بوو ئەمریکا دەڕوا چۆن لە عەفدەی شوبات بیرتان هاوڕێیان لە عەفدەی شوبات هەم نەجاتی عەلی فاتم کاوها نیشانەی دەگر لە داعشەکان گوایە لە گوندەچی هەر سزنەکانی خۆیان بوون بەریاندان لەیان دەدان گوایە داعش هجوومی کردیە هەژنۆیەکی کوشتە و نەجات هەر لە تەلەڤیزیۆنیان بەخۆم دیتم یەکێتیش سەچارێکی پیشاندا بوو کە لە عەفدەی شوباتی 2011 بەجلی مغاوری ئەوە کاتی داعشیان هیناگۆڕە دیسان گوتیان داعش هجووم دەکا ئەوانە چکەوە خەتەر دەبی ئۆ دوژمن هەیە و خەتەر هەیە و وەختەکە وەزعیان خراپ دەبی ئێستا شەماشتە وەزعیان خراپە دێن کاتی داعش دەردەینن چێژ باجەکەی دەدا ئەوە 15-20 پێشمەرگەی کوڕە نەکبەتی کورد باجەکەی دەدا ئاوا خەڵک دەربەدەر دەبی ئەوە خەڵک دەربەدەر دەبی سیروان بارزانی ئەوەتان نییە ئەمن ئەوڕۆ کوڕێک تەلەفۆنۆ کردم باشە تەعەن یعنی وتی بە سیروان بارزانی بڵێ ئەوە من لێرە بە ڕێزەوە دەڕم قەت تەعەن ئەم زمانم نایەندە وشە هەیە وەکو سیروان مامزویان ئەوەتە هەندە قسەرەسە کۆسرەت و عمەری سید عەلی و مەسعود و ئانە قەت بە ڕێزەوە یعنی لەو نوقتان بە ڕێزەوە چێ پێیان دەڵێم دز و خائین بەڵام قەت هەندە مستەڵەعات هێنان سیروان بارزانی ئەگەر ڕاست دەکەی وەرە ئەمە ئەو برادرە گوتی پێ بڵێ هەر کامیرەیەک بە 7 وەرەقەی لۆت پەیدا دەکەی کاکە هەر کامیرەیەک بە 7 ئەو دوربین کامیرە و ڤیدیۆیە لۆت بە 7 وەرەقەی پەیدا دەکرێت وەرن ئەگەر ڕاست دەکەن هاوکات وەرە هاوڕێیان برادرش کە تەلەفۆنی لۆ کردم لەوێن دەربوو وتی لە بدایەتی شەڕی داعش هەموو ڕەبایەکانی قوقلیان درایتیە بەڵام هەموو مەسئولەکان دزیتیان فرۆشتیانەوە باشە یعنی تەحالف بەجددی میلانۆت بداتێ هەمەرت بداتێ کامیرەی دوربینت ناداتێ کاش سیروان بارزانی کە دەڵێم دەوێ وەڵی کامیرەی دوربینمان نەبوو لە باندی هەراری هەتا وەکو بتوانی کاکە هەمووتان درایتێ هەر ڕەبایە و قڵەچی درایتێ ئەو پەیمانان یعنی وەکو گوتم هاوپەیمانان هەموو ڕۆژێ و مانجێ دەبینێن کاروانی چەک و تەقەمەنی میلانۆتان بدەنێ میلانۆ هەمەتان بدەنێ چەکی هەرە پێشکەوتوتان بدەنێ ئەوەتان نادەنێ یا هەمووتان دزی یان هەمووتان دزی هەمویان دزی هاوڕێیان بڕوا بکە نەک تەعەنەوە مەرزنی هەر هەبووی مەسەلەن مەنسوور و مەسرور و ئەو لای لەو لاش پاڤێل و قوباد و کوڕەکانی شێرزەنجی بردبیان لەوەوە نامەسوولە گچکەکانی کەش دەدسن بڕوا بکەن دا ئەوە باز دەکەن دەیان گوت مەسەلەن بە قەست 20 دقەیان دەکرد 100 گول لەیان وەردەگرتەوە مەسئولە عەسکەریەکان دەشیان فرۆشتەوە و ئەو پێشمەرگە بەرنی گوت وتی وەڵڵی هەندە شتی باز دەکەن چ دەردێک جگەلەوەی مەعاشیان نادنێن ئەو خواردنش لۆیان دەڕوا 180 دەفرۆشێتەوە بڕۆن لە هەموو ئاشەوانەکان برێم فرنسیەکان برسن بزان مەسئولە عەسکەریەکانی ئەو دوو حیزبەی چەند تەن ئاردوو خواردن دەفرۆشنەوە ئەوانە سێ بەشی نادەنە پێشمەرگەی نەکبەت بڕوا بکەن سێ بەشی نادەنێ ئەو پێشمەرگەی دەگوت چوومە ئانوت ئەوەکەی مەخزەنەکەی بە هەزاران قۆدی و خواردنی باش و ئاردو ئەوە دەگوت نان و تەماتەی دەدەنەمە نان و تەماتەیان دەدامە هاوڕێیانەوانەوە بێ شەڕەفن هیچ لێ پێچینەوە نییە لەو شتانە نەنا لێ پێچینەوە نییە بەڵام تۆ سەیری ئەوەش بکە هاوڕێیان تۆ سەیری ئەوەش بکە وەرە دەستگای پاراستن وەرە دەستگای زانیاری وەرە ئەژی و وەیسە ئەو دوێسە سەرپەرشتی دەکەن تخوا شەرم لە خۆتان ناکەن داعش دێ ئەمە کوردستان دەستگای هەواڵگەری لۆ چی هاوڕێیان دەستگای هەواڵگەری لۆ چییە خۆ دەستگای هەواڵگەری نابێڵە لە دوو کۆمنتی من و تو دوو کوڕە نەکبەتی بسوڕێتەوە وایە نا چێ چی کرد و چێ دوو قسەی بەو ڕەخنەی لە حکومەتێ بیگری و بیخێژۆرێ مەسرور زۆر کەیفی هات پێشەش زیندانی بادینانی گرتیەوە وەڵاوانە هەولی کۆدەتەیاندایە ئافەریم دەستگای پاراستن بەس ئاگا لێ نەبی داعش هجومی سەر شەنگاڵ بکە ئاگا لێ نەبی هجومی سەر شەنگاڵ دەکا ئاگا لێ نەبی خەتەی سیاسی دەستگای هەواڵگەری لۆ چییە دەستگای هەواڵگەری لۆ هەندەیە تو خەتەی دژمنت بزانی خەڵکی خۆت لە ناویان بچینی ئاگا لە جموزۆڵی دژمنەکەت بیبەر لەوەی هجوم بکە نەک لۆ گیانی بەس خەڵکی ئازاد کۆمنتە چیکە دەبینەوە ئەوە لایش
کوراوەندە بێ شەرەفن لەسەر لایەک ئەو ئاسایشە خەڵک دەگری بەڵام ئاگیان لێ نییە داعش چار پێنج دێتە ناو هەولێرێ ئەوە تاوان دەکات ئەگیان لێ نییە ئەوە ئابروو چوونە لەو پاراستن و زانیاری ئەوە ئابروو چوونە شەوی دوێنەی خدرجە لەو دەستگای پاراستن کو ئاگاتان لەوەی نییە کە داعش بە کەیفی خۆی دێ و زەربەی دەوەشێنێ دەژگەڕێتەوە وەڵا ئافەرین وەڵا ئافەرین داعش هێزێک دێ لە منتیقێک هاوڕێیان تەعەن هەموو ئەو سەچیایە پڕی ڕەبایەیە وەڵا ئەوی باز دەکەن بەدەیان ڕەبای پارتی لێیە هەموو سەر قۆبکەکان و یەک عەرەبی تەعریب کراو نمایە لەو منتیقەی هەمووی ئەوەیە هەمووش کوردە گوندەکان کەچی داعش بە کەیفی خۆی دێ و دەگەڕێتەوە ئەوە دەڵێ سیروان بارزانی بە ئێمە دەڵێ مەسەلەن لەو بەری عێراقیەکانەوە بڕوان پێ بکەن برادەر چوویتەکەن زەڵابتی عێراقیەکان گوتیتی وەختە بتەقین نەداخان 50 راپۆرتمان دایتە وەزارەتی دیفاعی عێراق کاکە پارتی تەنسیقی هەیە لەگە داعش شتێکی بکەن ئەوان نیگەرانن ئەوان تووڕەنە بەرەوەی زۆربەی قووەتەکان شیعەن لەو منتیقانە ئەوان ئەوەنە حکوومەتی عێراق بێزارە لە دەست پارتیکە ئەو تەنسیقە کولەی هەیە چکو شیعەکان لە بەرامبەر داعش توندن لە بەرامبەر بەعسیەکان توندن ئەجەمە مەوزوع ئافەریم لەو دەستگای پاراستن و زانیاری ورترین شتی مەسە ئێستا کە بڕۆ دەستە جەماعەتی لاهور شێخ زەنجی هەموو شتێکیان دەکەنە بەڵام ئاگایان لە داعش نییە لەم دەبێ ئەمنی دەستگای زانیاری و پاراستن دەبی لە خەریکی داعش بن خەریکی مخابەر موعامەرەکانی ئێران و تورکیا بن خەریکی موعامەراتەکانی دەوڵەتە داگیرکەرەکان بن نەک دەنگە ئازادی خوازەکان نەک دەنگە ئازادی خوازەکان ئەوە لووتکەی فەشەلی وەیسە ئەژی دەزانم دێ ئەوروپای ئەگام لێتە بەرحاڵ هاوران بڕوا زۆر خۆشە بەقەت یەک دەستگای هەریکاری معلوماتمان دەکرێت یکورە شەرم لە خۆتان بکەن مەسرور بارزانی ئەوە فەشەلی تووە لە شەنگاڵ شەنگاڵیش دەرن هاوڕیان سەحبکردنەکە بە بڕیاری مەسرور بارزانی بووە ئەوە مەسئول لقی شەنگاڵ مەسئول بانجی کردەوە چێ پێی گوتی وتی مەسرور ئەو هەموو تاوانە دەکرێت هیچ لێ پێچینەوە ناکرێت هیچ کەس ناگیرێ و کەس ئەوە ناکرێت لە 16 ئۆکتۆبەر لە شەنگاڵ یەک مەسئولی عەسکەریەوە کرا هاوڕێیان ئەمە بەس دەمانێت تێبگەیت تێ ینی داعش درڕندەیە لە هەموو دنیا لە هیچ هێزێک ئێستا کە بەقەت داعش فاشیزم نییە سێ ئەساسێک پارتی بەلایکە من ئاگام لە پارتیە تەنسیقی هەیە لەگەر داعش کە شەڕ یەک نەکەن لەسەر چه ئەساسەکە بەڵام داعش بچووکترین فرسەتی دەبی ئاواک بەناو ئەو هەموو خەڵکەی دەکەوی ئەو هەموو لاوە کوردەی شەهید کردیە شەهید دەکا چێ بەرپرسە ئەسە ڕەخنەیەک لە ماڵی بارزانی دەگرین فول دەبن هەڵدەپەڕن بەڵام کاچی بن ئەتوو ڕەخنە لێ دەگیرۆز خەڵک خۆخی منداڵی خۆی گەورە دەکا خۆخی نیوری ئاو نییە خۆ ئەو مریشک و فروج نییە کە لای من مریشک و فروجش قیمەتی خۆی هەیە چاوەکەم بەشەرە بەشەر مەسرور بارزانی پاڤێل تاڵەوانی هەردووکتان بابن هەر ئەنگۆ باب نین خەڵکیش بابە هەر ئەنگۆ بەشەر نین هەستان نییە ئەنگۆ لە تەبەقەشکە نین وەچی ئەو خەڵکان کو دەکرێ ئەو خەڵکە ئەو هەڵە دەردەی بدرێت و بگیرێ و بکوژێتن بەدەستی داعش وە بە ئۆکەی ئێوە کە ئۆکەی هاوڕێیان یعنی ئەو چ موعجیزەکە داعش لەو مانگەی ئەو هەموو کاری چالاکی چێ کردیە بەڵام چەند ساڵە نەیکردیە دوو سێ ساڵە نەیکردیە لە 2007ەوە لۆ ئەو مانگەی ئەوەندە زۆر بوو لۆ شەڕی پێشمەرگە لەگە داعش هیچ قووە نەبووە بەرحاڵ هاوڕێیان بڕوا ناکەم هیچ تشکەی وام هەبیتن بەڵام ئەوەی کرایە هەر ئەوەندە دەڵێم گەمەیەکی سیاسیە بۆ پارتی وێچێتی کارتی داعش وەک وەرەقەیەکە بەکاردێنن لە بۆ جەزبکردنی دەوڵەتە جیهانیەکان چکو بەخۆیان ئینسانی فاشلن ئەزانن ئەوانە بڕۆن هیچیان پێ ناکرێت و ڕوبەڕووی ئەو ڕەخنە بەرفراوانەی خەڵک ناوەخۆ لە خۆپیشاندانی خوێندکاران لەو ئابڕوو چوونە سکاندەڵەی یەکێتی نیشتیمانی لە کوشتنی عەقیدەی پۆلیسی خۆی بەو شێوە بەربەریەی کورە زۆر خۆشە دەرێ وەڵا عەقیدەکانی کوردە
ئەمر قەبزیە بووە تەسلیمی ئەوە کرد چێشکایەتی کردێت تا ئێستا نەمانزانی وەک ئەمار زانیت ما عەقیدی پۆلیس خەڵک بگری تیرۆر بکا و حکوومەت خەڵک تیرۆر بکە نەمازانیا هێزش میلیشیا بێ حکوومەت تیرۆر بکا و بە شانازی شێچێتی بڵاوی کاتەوە لە ئەنجامی ئەو زەختە گەورەی لەسەریانە کاتی داعشیان ڕاکێشایە و ئیتر قوربانیەکەش ئەو خەڵکە نەکبەتە دەبیتن کە بەشەچی ئەگەر پێی خۆشە کوڕی خۆی بکوژێ بەڕاستی بڵێن یعنی ئەگە خەڵکێک تا ئێستا نەگاتە قەنەعەت کە ئەو پارتی ویچێتیە ئەخە کاتی پێشمەرگەتی ئێستا ئەو چیایی نان و تەماتە دەدرێتە سێ مانگ مەعاش نادرێتێ ئەگە بڕوات داعش بەبەر چاوت برادەرەکانتی کوشتیە هەر پارتی هەر بڕوات بەو بارزانیە هەیە هەر بڕوات بە یەکێتی و بە پاڤێل هەیە ئێدە وەڵڵا مستحەقی بکوژێ بەجددی مە مستحەقی ئەو هالە لەگە بکرێ یعنی من خەم لەنگۆ بخۆن کە ئەگە بەو دەرەجەی یعنی عەقڵ کاکە یەک دوو سێ ناکردواری خۆمان ناڵێ جارێک فێڵیان نێکردی خوا بیگیری زاری سێم خوا بمگری ئێکاچی من تۆ بەبەر چاوت دەبینی داعش لە بۆ نییە تەقەی لێ بکەیت قوزە قورتت دەدرێتێ مەعاشت نادرێتێ منداڵی مەسئولیش یەک شەوی بە چەندین ملیۆن دۆلاری سەرف دەکات لە قومار و لە ڕابواردن ئێگە دیفاع لەو حزبەی دەکەی وەڵە شایستەی ئەو ژیانە کۆڵە مەرجی و مردنەی هاوڕێیان من لە کۆتاییدا سوپاسان دەکەم بۆ ئەو کاتەی بە منتان تەرخان کرد پێکەوە جێمان لە قسان هەندە قسە و باسمان کرد ببورن هەر کەم و کورتێکمانێت چکو ئینسان دەبێت سوپاس بکە خەڵکێک لەگەڵ لە خەتدا دەبێ و گوێ لێ ڕادەگرێت من پێم وایە پارتی وێچێتی گەمەیەکە قومبەلەیەکە کارتێکی سیاسیە داعش ئەو ماوەی بەکاردێنین هەمووشمان دەبێت ڕسوایان بکەین هیچ تر نەکەن داعش کەی بیانەوێت کاتێک دەربینن خەتەر دژمن کۆن ئەو ئەڵڵا ئەوە قاعید و زەرقاوی و بەعسی و تابووری پێنج ئێستا کارتی داعشە هەموو ڕابواردنە بۆ ئەوە دەبی ڕسوایان بکەین ڕسوایان بکەین داعش پارتی وێچێتی لە پشت نەبی ئەو هێزە نین بێن ئاوا بێن لە گوندی خەڵکی کوردستان ئاوا بتەقێن و بکوژن و بگەڕێنەوە ئەو هێزە کاریگەرە نین خەڵکی کوردستان بەو حەجمە بەو ئەوەیە چەکداری کورد قەت وا بێغیرەت نییە ئەوهاک داعش دوێنێ دە 12 کوشتی یەک داعشیان پێ نەکوژرایتەوە کاتە چی خۆش